بۆ ساڵی نوێی خوێندنی 2024-2025 کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت کە پێک دێت لە باخچەی منداڵانی مارگرێت و قوتابخانەی بنەڕەتی مارگرێتی ناحکومی و ئامادەیی مارگرێتی ناحکومی بۆ هەموو ئاستەکانی خوێندن، باخچەی منداڵان و بنەڕەتی و ئامادەیی چەندین ئۆفەر و داشکاندنی تایبەت ڕادەگەیەنێت بۆ منداڵەکان و خوێندکارەکانتان بۆ ماوەیەکی دیاریکراو. ئۆفەرەکانیش بریتین لە ئۆفەرەکانی باخچەی منداڵانی مارگرێت، داشکاندنی لە سەداتدا بۆ قۆناغی یەکەمی باخچەی منداڵانی مارگرێت، داشکاندنی لە سەداتدا بۆ قۆناغی دووەمی باخچەی منداڵانی مارگرێت تایبەت بەو منداڵانەی لە دەرەوەی مارگرێت بوون. ئۆفەرەکانی قوتابخانەی بنەڕەتی مارگرێتی ناحکومی، داشکاندنی تایبەت بۆ پۆلی یەکەمی بنەڕەتی بۆ ئەو منداڵانەی لە دەرەوەی مارگرێت بوون، داشکاندنی لە 115 بۆ پۆلی یەکەمی بنەڕەتی بۆ ئەو منداڵانەی لە باخچەی مارگرێت بوون، داشکاندنی لە 115 بۆ دوو قوتابی خوشکوبرا لە پۆلی 1 تا 9 بنەڕەتی، داشکاندنی گشتی لە 110 سەرجەم پۆلەکان لە پۆلی 1 تا 9 بنەڕەتی. ئۆفەرەکانی قوتابخانەی ئامادەیی مارگرێتی ناحکومی، داشکاندنی گشتی لە 110 سەرجەم پۆلەکان لە پۆلی 10 تا 12 ئامادەیی. ئەم ئۆفەرانە لە بەرواری 15 پێنجی 2024 تا 15 شەشی 2024 بەردەوام دەبێت. پەلە بکەن و ئەم دەرفەت و ئۆفەرە تایبەتانە لە دەست مەدەن بۆ داهاتوویەکی پڕ لە سەرکەوتن و ژینگەیەکی شایستە بە فێربوون. کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت هەڵبژێرن. مارگرێت هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان.